چۆنن بە هیوام هەموو لایەکتان زۆر باش بن و دەروونێکی زۆر ئارامتان هەبێ. زۆربەمان بیستومانە ئەو کەسانی کە سترێسن کە بێتاقەتن کە خەمێکیانەیە خەفەتێکیان هەیە زۆر کادوتراوە بڕۆ گەشتێک کە بەلای ئاوایە خود سیرێکی ئاوێک بکە بۆی کە لایەنی دەرونیت ئارام بێتەوە. بۆیە ئەمڕۆ من هاتووم بۆ دەریاچەی دوکان ئەمەوێت گەشتێک بەناو دەریاچەی دوکانە بکەین باز لە کاریگەری ئاو بکەین لەسەر لایەنی دەرونی مرۆڤ با بزانین ئاو چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ. بۆیە تاکۆتای ئەم بڕگە و ئەم گەشتە جوانە کە بەناو دەریاچەی دوکانایکن لەگەڵمانە. خۆشەویستان بگومان وەکو پێشتر باسم لێو کرام ڕۆباز لە کاریگەری ئاوەکەین لەسەر لایەنی دەرونی بۆ ئەم بەبەستەش لەگەڵ کاکە محەممەد جوتیار کە وەکو ڕێنماییکاری دەرونی و پەروەردەیی ئەو باشتر زانیاریمانایەتە لەسەر بابەتەکە. کاکە محەممەد بکاتەوە باش. زۆر سپاس، زۆر مەمنون، زۆر سپاسان دەکەم. باشی شکر، زۆر مەمنون، سپاسان دەکەم. باش بێ. نێوانە لەگەڵ دەریاچە و ئاو ئەم بابەتانەیە چۆنە؟ بەخوای کەم تا زۆر جارجارە دێنیانی هاوینان چەند جارێک دێن بۆ گەشت و سەیران و خۆشی بۆ سەر بەحری دوکان بەتایبەتی ئێرانە. ڕاستەکەی خۆش بە هیوای گەشتێکی خۆش ئینشاڵڵا ئەوڕۆ بەهڕێ بکەین بە خۆشی و کامەرانی هەموو لایەکی و هیوایەکی گشتیم هەیە بۆ ئەم خەڵک کوردستان ئینشاڵڵا هەمویان لە خۆشی دابوون، هەمویان لە گەشت و خۆشی و ئێمەش بۆ هیوای ئینشاڵڵا ئێمەش بۆ هیوای هەرچەنە ئەمڕۆ کەشەکەشی زۆر گەرمەوە نیەت باش وازام تۆش لەگەڵ گەرمایە نێوانیشی زۆر باش نێوە نیە سوورەی نەسوورە بۆڵ یاخوا لەشە ساغ جا ئەوەشمان بیر نەچە خۆشەویستان بگومان گرنگە هەر یەکێک لە ئێمە لە کاتێکا کە بڕیارێنی گەشتێک بکەین بە ئەم بەلەمە جوانانە بەناو یەکێک لە دەریاچە جوانەکانی کوردستانە بتوانین ئەو بابەتانی کە بۆ سەلامەتی ژیانی ئێمە بیپارێزین و بیپۆشین. من و کاکە محەممەدیش ئەم هێلەگانەمان پۆشی و ئینشەڵڵا گەشتێکی سەلامەت بکەین. کاکە محەممەد بۆم باس کە سروشت بە شێوازێکی گشتی تا چەند کاریگەری هەیە لەسەر لایەنی دەرونی مرۆڤ؟ بە شێوەیەکی گشتی مرۆڤ پێکهاتووە لە زانانی دەرونی فەیلسوفەکان باز دەکەن کە لە چەند بەشێک پێکهاتووە. بەشێکی ینی لە جەستە و لە شەو لە ڕووی فیزیکیەوە و بەشی دووەمیان ئەوەیە کە دەروونە و ڕۆحیش بەشێکی ترە و هەروەها عەقلیش بەشێکی ترە. ئێمە بۆ ئەوەی کە ئینسان بۆ بگا بە خۆشی و چێژ لە ژیان وەرگێت پێویست بۆیە کە هەر سوار بەشەکەی بوونمان تێرکەین لە خۆشی و لەوانە. ئەوەی کە ئێمە باز دەکەین بە بابەتی دەرونیەکەیە دەروون پێویستی بۆ چۆن ئەمە پێویستمان بۆیە جەستەمان فێری نان خواردن و خواردن و یعنی خەوتن و خواردن و شتانە لە ڕووی غەریزی جەستەیەوە تێرکەین. دەرونیشمان وا پێویستە تێر بێ بۆی کە ئەمە بتوانین بە هەر سوال لە بەشەکەی جەستەمان کەسێکی چۆن دەڵێ کەسێکی باش بین، کەسێکی بەختەوەر بین، کەسێکی خۆش ژیانمان بەرەو خۆش بەرین پێویستمان بۆیە لە لایەنی دەرونیمان باش بکەین. لایەنی دەرونیشمان لە ڕووی کاریگەری چۆن دەڵێ ژینگە و کاریگەری سروش بە دەرونی ئێمە بەڕاستی ئێمە هەر کە سەیری بۆ نمونە لە ماڵەوە کە لە تابلۆیەکی بەحر و ڕووبار و نازانم چی بە دیوارەوە دەبینین دڵمان پێی خۆش دەبێت. ئەی ئەگەر بین بە عەمەلی بین ناو بەحرەکەی و دنیاکەی بدین چۆن زیینمان زیاتر پێی خۆش دەبێت. بێگومان کاریگەری زۆر هەیە لەسەر دەرونی ئینسانی کە ئەمە سروش بەگشتی سروش بەگشتی یعنی ئەوە بە شێوەی گشتی جا شاق بێ ئینسانەکان بە جۆرەی پێکهاتەی یان چۆن دەڵێ پێکهاتەی دەرونی ئینسانەکان ئێمە چەند ملیار ئینسان هەیە ئەوەندە ئینسانە جیاوازە هەیە لە دنیاە. ڕەنگە من حەزم بێ بە شاق دڵم خۆش بێت. ڕەنگە زۆر کەسی شەوێ ئێمە باز لە ئاوەکەین بەڵێ حەزی پێ نەیە بترسێ ینی هەیە بۆ نمونە بەناو قەڵەباڵغی حەزی لێیە حەزی دوژمنی قەڵەباڵغیە ینی هەر ئینسانە و جۆرە دەرونی لە لەوایەکەوە خۆش دەبێت. ئێمە دەیە بە شێوەیەکی گشتی باز بە لە بابەتەکەکەن ئەوە نییە هەموو ئینسانە بە هاتن ناو بەحرەکەی بوونە دڵی خۆش ڕەنگە بەم شەپۆلانی کە ئێستا هەیە ڕەنگە زۆر کەسە بێتتر ترس و تۆقینێکی زۆر لەلایەن بێگومان زۆر هەیە زۆر کەسێ ینی فۆبیای هەیە لەو بارەی حەز ناکە سوار ئەسڵ ناوێت خۆتونی بەلەم و ڕووبار باشە. ئێمە وا بڕیارمان ناوە لەم گەشتە خنجیلانەی کە بەناو دەریاچەی دوکانایکەین بچین بۆ تەنگی بکوزاوە. باشە کاکە محەممەد کەواتە لەگەڵمان نابن با بچینە لای تەنگی بکوزاوە و لەوێ درێژە بە گفتوگۆکانیش بکەین. زۆر کات گوێبیستی وتەیەک دەبین و دەوترێت ئاو ئاوەدانی یاخود بینینی ئاو و سەرچاوەکانی خەمڕەوێنیە هەر بۆ بۆنەوە
ئێمەش بەڕێ دەکەوین بەرەو دەریاچەی دوکان. دیمەنی دڵڕفێنی سروشت و ژینگەی ناوازەی دوکان دەبینی. تەنگی بووکوزاوە لە نێو دۆڵێکی دەریاچەکەدا دیمەنێکی دڵڕفێن و سروشتێکی خەمڕەوێنی تێدا خوڵقاوە کە بە بینینی ناوچەکە ئارامی بە دەروون و جەستە دەبەخشێت. لەگەڵمان بن سروشتی ڕەنگینی تەنگی بووکوزاوە و شوێنە کەمبینراوەکانی دەریاچەی دوکانتان پیشان دەدەین. لە دوایەوەی گەشتێکی کورتمان کرد بۆی کە بگەینە ئێرە کە تەنگی بووکوزاوە ئێرە گەشتینە ئێرە جابا پرسیار لە کاکە محەممەد کەمزام ئەم گەشتە پچکۆلانی بەلاوە چۆن بوو؟ هەڵە بەڕاستی گەشتێکی خۆش بوو زۆر پرچێش بوو لایانی پڕ لە چێژی دەرونی و ڕۆحی بوو هەستە کرد دەرونی هێورتر ئارام زۆر زۆر ئەو کاتێ و شەپۆلانە دەبینی ناو بەحری ماشەڵڵا یعنی چۆن دەڵێ هێزەکەت پێ دەبەخشێ هێزێکی ڕۆحی پێ دەبەخشێ زۆر خۆشە باش هەموو شێژی خۆی هەبوو زۆر باش کاتە ئێستا با پرسیاری ئەوە لە بەڕێزت بکەم پێشتر بەگشتی باسێکی سروشتمان کرد کە سروشت چەندە گرنگە بۆ لایەنی دەرونی با ئێستا پرسیارەکەم ورترکەم و بە تایبەتر باسی ئاو بکەم دیمەنیم ئاوە جوانە چی بە دەرونی ئێمە بەخشێ وڵا بێگومان ئاویش وەک هەموو چۆن دەڵێ با و وەکو شاخ و وەکو هەموو بنیادەکانی ئەو باڵندانش هەمووی ئەوانە هەمووی وزە بە دەرونی ئینسان دەبەخشن خۆی ئینسان ئێمە پێویستە بزانین ئێمە فەلسەفەی ژیان چییە ئێمە بۆچی هاتووینە ینی بەڕاستی ئەنی زۆر خۆشترین شت لە ئینسان لە هاتنی ئینسانی بۆ ئەوەی کە چێژ وەرگێت ئاویش یەکەکە لەو شتانی کە چێژ بە ڕۆحی ئینسان دەدا بارانەکەی ئەنی شۆن دەڵێ خڕۆخڕی باران دەبارێ هەر خۆشە مەلی تێدا دەکەی هەر خۆشە خۆی پێدەشۆی هەر خۆشە دەی خۆیەوە هەر خۆشە یعنی هەموو شتێکی ئاو خۆشە و ئینسانیش یعنی نەکەل ئینسان بنیادی ژیان و ئینسان و بوونەوەر لەسەر ئاو دروست بووە کەواتە ئاو سەرچاوەیەکە بۆ هەم بۆ ژیان هەم بۆ خۆشی هەم بۆ چێژ و خۆشیەکان باشە لە ئەو بوو بۆرە زانانی دەروناسی زۆر زۆر باسی بە ئاویان کردووە ئەو کەسانێک کە کێشەی دەرونیا هەیە ئەو کەسانێک کە خەمۆکیا هەیە پێویست بۆ یەکە کە چەندجاران ینی چەندجار سەردانی ئاوەکان بکەن بڕۆنە ڕووبار و بەحر و ئەوەی دەرونیە بەڵێ زۆر زۆر سوودێکی زۆری هەیە بۆ لە ڕووی دەرونیەوە زانایان دەروناسی ینی هۆکارێکی چارەسەریان داناوە بۆ خەمۆکی بۆ نەخۆشی ئەوانەی کە کێشەی دەرونیا هەیە واتە ئەو قسەیە ڕاستە کاک مححمەد کە یەکێک کێشەیەکی ئەبێ گرفتێکی دەرونی ئەبێ یاخود کێشەیەکی خێزانیە هەر بابەتێکی ترە کە بۆی دروستە بێت لە ڕاستەخۆ زۆر کەس ڕێنماییەکات ئەڵێ قەیچەکە بڕۆ گەشتێک کا بڕۆ بە دیار ئاوێکە و بە دیار چەمێکە و دانیشە سێری ئەو ئاوە کە ڕەنگە سوودی هەبێ بۆ دەرونی بەگومان زۆر سوودی هەیە ئەو کاتانەی کە ئێسان لە کادادەین شەیەەکە بە تا و کاتانێ ڕەنگە من بۆ نمونە حەزی من وا بە بەتەنیا دانیشتم حەزم زیاتر لە تێڕەمانم زیاتر بۆ ئەوەکەی بێ تێڕەمانم زیاتر بۆ دەوروبەر و خۆم ژینکەی خۆمە بێ ڕەنگە کەسانی کە هەبن لەگەڵ چۆنداڵێ لەگەڵ برادەر و دۆست و خێزان و ئەوانە چێژ زیاتر وەرگن کەواتە بە هەموو ڕوانگەکان و لە هەموو شێوازەکان دەتوانێت چێژ لە ئاو لە چۆن دەڵێ هێزی ئاو وەرگێت ئەوەش هێزێکی فیزیکی ئەوەیە زۆر زۆر ینی ڕۆح ئینسانی بەهێز دەکات دەرونی ئینسانی بەهێز دەکات زۆر زۆر لە هەم لە لایانی فیزیکی ئینسانەوە و هەم لە لایانی دەرونیشەوە زۆر زۆر ئینسانی بە ئینسانی سوود لێ وەرەگرێت هەر زۆر باشە کاکە محەممەد من بابەتێکم خوێنەوە باسی لەوا کرد ئەوت ئەگەر تۆ بتەوێت سوود لە سروشت وەرگری و بە تایبەتریش ئێمە کە ئەمڕۆ تەوەرەکەمان باسی سوود و گرنگی ئاو بۆ لایەنی دەرونی ئەڵێ ئەو بابەتانی کەوای لە تۆ کردووە تۆ بێتاقەتکە خەمێکت هەبێ خەفەتێکت هەبێ ئەو بابەتانە هەمووی وەلانێ بیر لەو بابەتانە مەکەرەوە کە هاتی بە دیار ئاوێکەوە دانیشتیت ئەبێت نفسیان یاخود دەرونیان خۆ زۆر ئارام کرد بێتەوە اینجا ئەتوانی ئەو سوودە دەرونیە لە سیرکردنی ئاو وەرگری وایە ئەمە بێگومان ئەگە ئینسان بتوانێت خۆی ئمە چۆن دەڵین بارگاوی کراوین بە کۆمەڵک کێشەیەوی کۆمەڵایەتی و دەرونی و سیاسی و خێزانی و ئێمە ئەگەر بمانەوێت ئەلی دەرونی خۆمە ئارامکەین حتممە دەبێت ئەو شتانە بەڕاستی بەلانەی یعنی کەمێک دڵیان دوورکەوینەوە ئەگە بمانەوێت چێژێک لە ژیان وەرگری دەبێت ئەوە لە بەلانێن و ئەو جار بێن چێژ وەرگری ئەگەر نا ئێمە چۆن باسمان کرد بارگاوینە بە ناخۆشەکانی ژیان ئینسانیش بەڕاستی دەرفەتە ژیان دەرفەتە بۆ هەم کەسێک یعنی ئەو دەرفەتەی کە خۆی گەورە داوینێ ئەوەندە ساڵی دەژین پێویستە بیخۆزینەوە ئەوەندی ماومانە ینی تەمان ڕۆژ خەیما زۆرمان کاتەکانمان لەدەست سووە بەڵام ئێوە بمانەوێت تۆزە چێژ لە ژیان وەرگێ ئەوەندی ماومانە
ئەو دەرفەتە لە دەست نەدەین ینی بە گەشت و خۆش و سەیران وانە بیبینە سەرێ نەکارەوە خۆمان و کۆڵە قورسی سەشانە خۆمان هەر هەڵگرین و داینێنین باشەکانە خۆش بێ دەستە خۆش بێ سروشتی جوانی کوردستان هێندە جوانە هەر سوچێکی ئەم کوردستانە ئەگری دیمەنی جوان سروشتی جوان لێرە بوونی هەیە بۆیە کاکا محەممەدوا بەیەکەوە لەگەڵ ئەم ستافە ئازیزای بچین بۆ شوێنێکی تر و لە یەکەمێک تریش گفتو بۆ بکەین. نیشتیمانی نەورەسەکان بەشێکی تری جوانەکانی دەریاچەی دوکانە لێرە سروشت و باڵندە و نەورەسەکان بابینینیان هێندەیتر دڵ و دەروون ئارام دەکاتەوە. ژینگە و هەڵکەوتەی جوگرافی دەریاچەکە سەرەڕای ئەوەی دەستکردە بەڵام بۆتە لانەیەکی ئارام بۆ ئارامی نەورەسەکان و دیمەنێکی سەرنجڕاکێش و دڵڕفێنی بە ژینگە و سروشتی دەریاچەکە بەخشیوە. لە بەشێکی تری دەریاچەی دوکانین ئێستا ئێرە بەشێکە لە دوورگەی نەورەسەکان کاک محەممەد بەڕاستی من خۆم زۆر سوودم یاخود چێژمە سروشتە جوانە وەرگرتووە یعنی لەگەڵ ئەوەی سەیری ئەم دیمەنە جوانانەی ئاو ئەکەین باڵندەکانیش بە هەمان شێوە زیێرەبوونیان هەیە ئەو کەسانی کە فۆبیایان هەیە لە ئاو کە ترسێکی زۆریان هەیە لە ئاو ئیتر ئەبێ ئەو کەسە بڵێتەوە من بە هیچ شێوازێک ناتوانم سوود لە جوانی ئاو وەرگرم نەخێر يعني زۆر کەس هەیە ئەو فۆبیای هەیە بەڕاستی ینی ئەمە هەمانە لە فۆبیای لە تاریکی هەیە لە ناو ئاو هەیە لە بەرزی هەیە ناتوانێت بەسەر بەرزی دابڕوە بەڵام دەکرێت ئەوە لە دەرووناسیدا چارەسەری بۆ دۆزراوەتەوە یعنی زانانی دەرووناسی باسی بەتایبەتی باسی ئاوەکەی بکەین پێی دەڵێن لە ڕێگای سلوکیەوە لە ڕێگای ڕفتاری دەکرێت ئەو چارەسەر بکرێت ئەو کەسێک کە لە ئاو دەترسێ دەیبێ ڕۆژ ئاوەکەی ئەو شوێنێک کە زۆر قوڵ نەبێ بەڕاستی ئەن هەچۆنێک بێ خێزێر ئاوەکەی بۆی لە کوردەواری دەڵێت ترسی بشکێن بەو ترسی بشکێنی کە ترسیشکە یەکەم جار دوای ئاسایی دەبێت لای ئاسایی خۆی دەتوانێت ینی مام بکات بەبێ ئەوەی کە بۆ خۆت لەگەڵی بچی بۆ خۆی بچێتنەوە زۆر باشە دەستەکانت خۆش بێت کاکە محەممەد من ئومێد ئەەکەم تۆ ئەمڕۆ لەم گەشتە بچکۆلانە و خەنجیلانەیە سوودێکی باشت وەرگرتی بێ لەم سروشتە جوانەی کوردستان ماندوومان کردی زۆر سپاس بۆ زانیاریەکانت کێزێکی زۆر خۆشم وەرگری هیوادارم ئەو کەسانێک کە ئەو چۆداڵ ڕپۆرتاژ دەبینن چێش لە دیمەنی جوانی ئەو کوردستانە وەرگێنش ئومێد ئەەکەین دووبارە سپاس بۆ تۆ خۆشەویستان وەکو باسم لێوە کرد من زۆر چێژم لەم سروشتە جوانە و لەم دەنگی نەورەسانە و لەم بابەتانە وەرگرتووە ئومێد ئەەکەم ئێوەش چێشتان لەم بڕگێ وەرگرتی بێ و لە نزیکەوە خۆتان بێن و سەردانی سروشتی جوانی کوردستان بکەن و بە تایبەتریش بێنە نزیک دەریاچەکان ئێمە لێرەدا هیچمان نەماوە تا بینینەوەی تر هیوای ڕۆژێکی ئارام و تەندروستێکی باش بۆ مڵات